خۆشەویستان دووبارە سڵاوتان لەبێت هەوەریەکەممان بابەتێکی تەندروستیە و باس لە ڕێگاکانی پاراستن نەکەین پاراستنی ددان ئەویش لە منداڵدا کە بێگومان منداڵ لەبەرەوەی کاتەمەێکی بچووکی هەیە و زۆر جار درک بۆشتانە ناکە و بە گرنگی دانەکانی ناکە پێویستەکە کە پارێزگاری دانەکانی بکرێ بەڵام ئەمە بەچی ڕێگێک دەبێت و شێوازی دانی منداڵ چۆنە کۆمەڵێک زانیاری وەردەکەین بە میوانداری دکتۆرێک لە چارەسەری دانەکانی منداڵە پزیشکی ددان ئەوش زۆر بەڕێز دکتۆرە ڕەنگین محەممەدە بەخێربێ سپاس بە ئامادەبوون لە دکتۆرە خامە خێر دکتۆرە دەستپێک بە لە بوونی شێوازی دانی منداڵ تێ بگەین کەی ددانی منداڵیەت دانی مناڵ ئەتوانین پۆلێنی بکەین بۆ دانە شیرەکان لەگەڵ دانە هەمیشەیەکان دانە شیرەکان لە تەمەنی 6 مانگی دەست بە دەرکەوتنەکەن هەنێ مناڵ کەموزیە بۆ منە 5 مانگ بۆ 8 مانگ هەنێک مناڵیش دو ئەکەوێت تاوەکو ساڵ و نیو هیچ کێشەیەکی نییە لەو کاتەیە دەست بە دەرکەوتنەکات. دکتۆرە خان ینی بووی باش لە بابەتەکە تێگە مناڵێک با دابنێن ئێستا 8 مانگە و وەجبە یەکەمی دانەکانی دەراتوە ئەم دانانە تاکەی ئەمێنەوە یاخود بە شێوازێکی گشتی چ گۆڕانکاریەکان بەسەردادێ دانی مناڵ لە سەرەتایە کاتە لە هەژمانیە دانەکانی دەرێت دانەکانی پێشەوەیەت سەر و خوارەوە ئەم دانەکانی پێشەوە تا تەمەنی 6 ساڵی 6 بە 6 ساڵی ئەمێننەوە لە دواییە وردە دەسەکەن بەکەوتن بەڵام دانی خرەی شیریشمان هەیە کە لە دوای دانە شیریەکانی پێشەوە وردەیەن ئەمانە درەنگتر ئەکەون لەناو خەڵکاوە باوە کە ئەم دانە شیریانە هەمویان تەمەنی 6 ساڵی ئەکەون بەڵام وانە بە زۆری لە تەمەنی 11 ساڵ بۆ 12 ساڵ دانە خرێشیریەکان دەست بەکەوتنەکەن لەبەر ئەوە پێویستە بپارێزرێن تا ئەو کاتی بە شێوەیەکی ئاسایی خۆیان ئەکەوت دووبارە لە 11 ساڵی وەجبەی دووهەمی ددانی مناڵ باڵێن دانی عاقلی ئەگەر ئەو دەستەواژەیە بەکارێن دووبارە دەریانەوە نەک دانی عاقلی سێ خرێمان هەیە سێ خرێ هەمیشەیی بەڵێ وردە دەسەکەنەوە بە دەکەوتن ئەمانە هەمیشەین و ناکەون ئەنی هەتاوەکو تەمەنی ئەو کەسە لەگەڵ یابێت. زۆر باشە ئاماژت بۆ کرد کە دانی شیریمان هەیە لەگەڵ دانەکی ترە چۆن پارێزگاریان لێ ئەکرێن دوودانە و جیاوازیەکان چیە؟ ئەتوانین پۆلێنیان کەین بۆ دوو باش دانە شیرەکان لەگەڵ دانە هەمیشەیەکان بۆ ئەوی دانە شیرەکان بپارێزین لە پێش هاتنی دانەکانە و باشترە دایکان و باوکان هۆشیاریان هەبێ کە لە پێش هاتنی دانەکە پوکەکەی پاک بکرێتەوە بە لۆکەیەک لەگەڵ کەمێک ئاوی پاکە لەبەروی هەنێکات ددانە شیریەکە بۆ مناڵەکە تەمەنی 6 مانگە 7 مانگە سەری دەرکردووە تۆزێکی دیارە و بە تاوەتین هاتووە زۆربەی کێشەی دایک و باوک ئەوەیەکێن بۆ لامان مناڵەکە تەمەنی ساڵێکە ئەڵێکە دانەکە هاتووە بە کلۆری هاتووە ڕاستی شەکە ئەوە بینوێتی بەڵام کاتێک یەک تۆزی دانە شیرەکە دەرکەوتووە خواردن و بەکتریا دزە ئەکا بۆ ناو ئەو ناوپۆشی پووکە ئەبێتەوەی ئەوەی پێش ئەوەی دانەکە بێتە دەرەوە کلۆر ببێ بۆی ڕێگری لەمەش بکەین لە پێش هاتنی دانەکە پوکەکە جوان بە لۆکەیەک یاخود پارچەیە گۆست لەگەڵ ئاوی پاکەکەینەوە هەموو ڕۆژە یاخود ڕۆژی 2 جار یان شەوان لە دوای هەر شیر خواردنێک پێش هاتنی دانەکە و دوای هاتنی دانەکەش بە هەمان شێوە پاکی ئەەکەینەوە بۆ ئەوەی پاشماوەی ئەو شیرە لە کەلەسەر ئەو دانا ماوەتەوانێ هەمووی لابین لەبەر ئەو بەکتریای کەلەسەر لەناو دەما هەیە بەکتریای زیان بەخشی سوود بەخشمان هەیە زیان بەخشەکانە بنەوەی کلۆربوونی دانەکە و ترشەڵۆک دروستەکەن لەگەڵ ئەو شەکلی شیری خاڵە گرنگە ینی بڵیان بینەرانی ڕەنگە بۆیان نوێ بێ هەتە مناڵێک بۆ نمونە 6 مانگە یاخود 7 مانگە تازە دانی ڕەنگە تۆزێک دواکەوت پێ یاخود ئێمە بە چاو نەیبینین و بەڵام بووکەکەی درزی بردبێ پێویستەکە هەر لێرەوە ئێمە دەستکەین بە پارێزگاریکردن لە دانی مناڵەکە ینی کەیسی وا هەبووە لەو حاڵەتە دانەکان تێکچن زۆرە مناڵ نەخۆشم هەبووە تەمەنی ساڵ و نیوە کە هاتووە دانەکانی پێشەوەی وەکو ئیسفنجێ وەکو لۆکەیەکی هاتووە ئەوەرێ ئازاری هەیە شیریشی پێ ناخۆڕێت تەنانەت ناتوانێت مەمە شیرەکە بگرێ کاتە باشترین چارەسەرەوەی بوو باست کرد کە لە پێش هاتنی دانەکە پاکی ئەەکەینەوە لە دوای هاتنی دانەکەش ئەنی ئەگەر تەنانەت 2 دانیشی هەبێ بە کەمی نەزانین کە بڵین ئەکەوێ ئەو دانە تاوەکو 7 ساڵی 6 ساڵی لەگەڵ ئەو مناڵەیە ڕاستە بۆ شێوەی بۆ جوانی بۆ قرتاندنی شت خواردنی شت زۆر گرنگە کاتە ئەمە ڕێگاکانی پاراستنی ددانی منداڵ ددانە شیریەکان کاتە جیاوازی هەیە لەگەڵ دانەکانی تر ددانی شیری وتمان باسی پێشەوەمان کرد ددانە خرێشیرەکانیشمان هەیە کە ئەمانە نزیکەی تەمەنی 2 ساڵی ساڵنی و تاوەکو 3 ساڵ وردە خرێکانیان کە ئەمە زۆری گرنگە لە جوینی خواردنە
تا 11 ساڵی ژەمێنەوە بەلایەنکە 11 بۆ 12 ساڵ خرێکان ئەمێننەوە ئەم دانانە نزیکن لەیەکەوە تۆزە جوتن ئەنی مناڵەکە کە نانەخوات زۆربەی گلەی دایکان و باوکان ئەوەیە کە بینی دانەکان کلۆرە بێ کەین بۆ لە ئێمەوە ئەزان کە دانێک کلۆرە کەچی سیرەکەن دوان سیان چوار مناڵی وایە تەمەنی 3 ساڵە 8 دانی خرەی کلۆرە ئەمە زۆر زۆرە لەناو مناڵانە لەبەر ئەوە هەموو شەوێ پێش خەوتن لەگەڵ بەیانیان دانەکانە بێ بشۆرێ دەزووی دان زۆر زەڕورە کە بەکار بهێنرێ بۆ بینی دانەکان تۆزە بۆ گەورە ئەحمەدە چی بگا بە مناڵ ئەمە شەر پێویستە دایک و باوکەکە دایک و باوکان هەتا تەمەنی 10 ساڵی 9 ساڵی پێویستە ڕێنماییان بکەن لەگەڵ مناڵەکانە بن لە کاتی شۆرنی دانەکانە چکە مناڵ ناتوانێت کۆنتترۆلی دەستی خۆی بکە لەوانێ 3 دان بشۆ 4 دان پەڕێنێ لە ئەکا لە شوێردنیا لەبەر ئەو بەرپرسیارەتی دایک و باوکە کە ئاگیان لە دانەکان دکتۆرە خان با دابنین مناڵێک دانەکانی پێشەوەی هاتووە یاخود دانە شیرینەکانی هاتو هێشتا ئەوەی پشتەوە دەرنەهاتوون کە تان دوای 2 ساڵێکن لە یەگەری خراپبوونی ئەو دانانەیە ئەمە تەسیرەکات لە داهاتوی دانەکانی تریا و خۆت لەوێ ئەبێت چی بکرێ خۆ بۆ مناڵێکی 7 ساڵدان پڕکردنەوە هەیە دانپاکردنەوە هەیە واتە پێگریمان تازە شتەکە هاتووە ینی دانەکە تێکچووە ئەگەر دانە شیرەکانی پێشەوە لە مناڵێکی ساڵۆنی و ساڵی خود 2 ساڵە کلۆر بوو ئێمە لە نەخۆشخانەی بەخشین چارەسەرمان هەیە بۆ هەموو جۆرە کلۆری دانەکان شیری و هەمیشەیەکان بۆ دانە شیرەکان پێش ئەوەی کە دانەکە خراپ بێ پێویستە دایکان و باوکان مناڵەکانیان بن بۆ پزیشکی دانی مناڵان ببینێت ڕێنماییان ئەەکەین کە یەکەم باسمان کرد شۆردن دوم فلۆرایت کەویش چارەسەرێکە بەکارێنرێ بۆ دانە شیرەکان ئەین لەسەر ڕووی دانەکان مینەی دانەکە ئەپارێزە بەرامبەر هەر کلۆربوونێ کە لایەن بەکتریاکانەوە تووشی دانەکە ببێ بۆ هەموو مناڵێک ئەمە هینی نوێ ینی با بڵین چارەسەری نوێ تازەیە و چەند ساڵێکیشە ئەکرێت لە هەموو دانەکانی ئەین مینەی دانەکە ئەپارێزم پێش ئەوەی کلۆر بێ خۆت کەمێک کلۆرێکی کەم هەیە چەند نەخۆشم هەیە بۆ وەستان و مە مناڵەکە ئەگری ناهێڵێ بچووکە ئەنی تێناگا لە قسە ناچار بەوە ئەیوەستێنین و ناهێڵین زیابکە ئەگەریش گەیشتە حاڵەتی کلۆربوون ئەو کاتە هەنێ مناڵدا ئەنیشێ بۆی پڕەکەینەوانێ هەنێکیشی یاخۆت بە پێهۆشکاری گشتی ئەتوانین چارەسەرەکانی بۆ بکەین ئەگەر مناڵێک ئازاری زۆر زۆر بوو هەنێ مناڵیەت دەرمارەکەی دیارە ئەنی نانی پێ ناخورێ فەقیرە شیری پێ ناخورێ ئەو کاتە نیو دەماربڕینمان هەیە بۆ دانی شیری دەماربڕینی تاومان هەیە بۆ دانی شیری دکتۆرە لە کەیدا دەبێ منداڵ سەردانی دکتۆری ددام کە یاخودێک باوی با بۆ لای دکتۆری دزان هەر لەو کاتێک کە هەستەکە ئازاری هەیە خۆ دایکەکە هەست بکە کە ئەم منداڵە دانەی کلۆر بۆ پێویستەکە یەکسەری بات لەگەڵ هاتنی یەکەم و دووەم ددان ئەبێ دکتۆری ددانی مناڵان ئەو مناڵە ببینێ ئەگەر هیچیشی نەبێ هیچیشی نەبێ بۆ ئەوی ڕێگری بکەین لە خراپبوونی دانەکان نەوە کاتێ مناڵە گێتە لای من هەموو دانەکانی کلۆرە هیچی پێ ناخورێ شەوتا بەیانی ناخەوێ ئەنی بە تایبەتی مناڵی بچووک ئەمانی پێشەوەی هەموو ئاوساوی خود لا تەنیشتەکانی خرێکانی ئەو کاتە ناتوانانی چارەسەرێکی پێویستی بۆ بکەی بۆشی بکەی ئەنی نەجاحەتێکی وای نابێ وەکو ئەوی ئەو دایک و باوکەی لە سەرتاوە مناڵەکە ئەڵێن خۆشبەختانە ئێستا هۆشیاری تەندروستی باشترەوە لە جاران دایکان و باوکان بە خەمی دانی مناڵەکانیانەوە دکتۆر ڕەنگی باست لە بڕینی دەماری دانی شیری کرد ئەمە تەسیل لەسەر ددانە با بڵین هەمیشەیەکان یاخودەوەی لە قۆناغی دووەمی دەرەوە ناکات نەخێر بە هیچ شێوەیەک تەسیر ناکات دانەکەی تر بە شێوەیەکی ئاساییەت و ئەم دانە شیریەش ئەکەوێ ئەم چارەسەرە تەنها بۆ ئەوەیە کە ئێمە لە تەمەنێکی کەمە دانەکە نەکێشین بۆ ئەوەی ئەگەر بیشی کێشین تەسیرەکات لە هاتنەوەی دانامیشەیەکە درەنگترێتەوە لەبەر ئەوە بۆ ئەوی ڕێگری بکەین لە درەنگ هاتنەوەی و کێشانی پێویستە نیو دەماربوونی خود دەماربوونی تاو بکەین ئەگەر پێویست بوو پێویستیشی نەکرد باشتر تەنها پڕکردنەوەیکی ئاسایی بۆ ئەەکەین زۆر باشە کەواتە بۆ ماوە هۆکارە بۆ کلۆربوونی دانی منداڵ لە پاڵ بۆ ماوەیە هۆکاری تریشمان هەیە کاتە تاکە هۆکار نیە تاکە هۆکار نییە نەخێر وا باوە کە تەنها بۆ ماوە ئەبێتە هۆی ئەوەی کە دانەکە کلۆر بێ لەگەڵ بۆ ماوەیە خواردنی شیرینی جوان نەشۆرنی دانەکان وەکو باسمان کرد نەکردنی دەزوو بۆ بینی دانە خرێ شیریەکان کە ئەمە زۆر گرنگە بە تایبەتی ئەو مناڵانەی کە دانەکانیان زۆر بە تەنیشتی یەکەون لە بەرەوەی دانەکە بچووکە ئەگەر کلۆر بێ ئەگەری ئەوەی هەیە زوو بچێتە سەردەمار لە بەرەو بەماوە تەنها هۆکار نییە
جوان نەشۆردن خواردنی شیرینی ئێستا جبس مەساسا بیپسی ئەوانە زۆر مناڵ بەداخەوە شیرینی زۆر ئەخۆن هۆکارێکە بۆ کلۆربنی دانەکان لە پاڵ بۆ ماوەیە. دکتۆرە بەو پۆلێنەی بەڕێستان ئێمە باس لە 11 ساڵ تەمەنی ددانێکەکەین لە مناڵێکە بە دوو وەجبە دیان دەوانی پێشەوە دانە تەختەکانی دواوە بە دوایەکە زۆر جار شیرێکی گەرم بە مناڵە درێ عادەتەن شیرە بێت تۆزێک گەرم بە یاخ شۆربایەکی گەرم بە دوایە ڕەنگە ئاوێکی سار یا خوشتێکی سارتر بدرێ ئەم جیاوازی گەرمایە بۆ مناڵەکان خۆ مناڵەکە نازانێەوە ئێمەین ئەو بڕیارە دەین هیچ تەسیرێک لەسەر دانەکانەکە سارد و گەرمیەک ئەکالانی هەست بە حساسێتێک کا مناڵەکە بەڵام ئەگەر بەردەوام نەبێ بۆ نمونە لە ماهیەکە جارێ یاخود ناڵا مناڵی کورد هەمووی داماوایە هەموو ژێ ڕەنگە ڕۆژان ئەو حاڵەتی بەسەرا بێت ئاڵبوونەوەیەکی زۆر دروستەکە لە دانی مناڵەکەی لاوانەی دایک باوکە بە هەڵەیە بشن وابزان دانەکەی کلۆرە نەخێوانیە پێویستە ینی بە تایبەتی شیری گەرم هەر بە قورگیشی بۆ ناودەمیشی سووتانیان خواردنی گەرمیش زۆر ڕاستە ینی بە شوەیەکی هاوسەنگی بهێڵڕێتەوە زۆر باشە نەگەرم بێ نەسارد بێ واتە واکە ئەم جیاوازیە لە پلەکانی گەرما ببێتە هۆکارێک بۆ دانەکە تێکچەیە کلۆر بێ بشکێ ئاڵبوونەوەی یاخود شکانی بە تایبەتی ئەگەردانێکی ئاوێکی زۆر سارد یاخود شتێکی سارد و بە دوایە گەرم. دانە شیرەکان کێ ئەکەون؟ دانە شیرەکانی پێشەوە لە تەمەنی 6 بۆ 7 ساڵی دەست بەکەوتنەکەن و هەمیشەیەکانیش بە دوایانە وردەیان بۆ نەدانەکانی خوارەوە هەمیشەیەکانی خوارەوە لە تەمەنی ئەگەر مناڵێکدان هەنێ مناڵ هەیە بۆ نێی وایە دانەکانی زووەکەوێ تەمەنی 5 ساڵ بۆ 5 ساڵونی دانە شیرەکان ئەکەوێ ئەمانی پێشەوە خوارەوە بە تایبەتی و دوای ئەوە هەمیشەیەکان وردە دەست بە دەرکەوتنەکان لەگەڵ ئەوانەی سەریشەوە بەڵام وەکو باسمان کرد خرێکان درەنگتر ئەکەون و درەنگتری ژیانەوە و لەگەڵ هاتنی دانە هەمیشەیەکانیشە بە تایبەتی ئەوانەی پێشەوە مناڵ ئەبینی هەنێ دایکەواک پێڵێ دانی کەروێشکی دانەکەی گەورەیە بۆشایەکی زۆری هەیە لە بینی دانەکانە ئەو مناڵانەی کە تەمەنیان لە 8 ساڵ بۆ 10 ساڵە بە تایبەتی کوڕەکان حەزیان لە پاسکیل و جوڵە و ڕاکەڕاکێکی زۆرە بەداخەوە شکانی دانە هەمیشەیەکانی پێشەوە زۆر باوە لە مناڵانە مناڵیەتە لامان لە نیوەیەوە قرتاوە باڵێن لە سەرەتای هەمیشەیش نەمانە دوای جارێ ڕێگەکەی بە تەواتی دروست نەبووە تازەیە و دانەکانیش لە پێشەوە یعنی تاوەکو شەوەی خۆی وەرەگریت و دانەکانی تری و پاڵ بەیەکەوە ئەنێن کەنێکاتی ئەوێ تاوەکو 12 ساڵی ئەوێ لەبرەوە وا باشترە تۆزێ وشیاری ئاگالێبوونی دانەکان بە تایبەتی ناو مناڵانە دایک و باوکان ئاگایان لێبێ. دکتۆر کاتات چارەسەری پێشکەش بۆ وڵڵاهی چارەسەرەکە پڕکردنەوەیە ئەگەر خوا نەخواستەکەیشە دەماربڕین یاخود دەمارەکە دەرکەوت ئەو کاتانی و دەماربڕینی بۆ ئۆکەین ئەگەر زۆر بەخێرایی بگاتە لامان و دەمارەکەی پیس نەبوو بێ یاخود دانەکە زۆر عەزێتی پێنەگەیشت بێ هەنێک کاتیش خۆشبەختانە دایکان و باوکان لە دانەکەمان بۆ ئەهێنن ئەتوانین بۆیان دابنینەوە ئەگەر دانەکە ئەنی زۆر بە پەلهاڵیان گرت بێت و میخەنە ناو شیرێک یاخود هەنێک نۆرماڵ سەلاینەوە ئەمە مێدێک هەیە دانەکە زۆر باشە بینەران بتوان سوود لەمە ببین لەگەر هاتوو منداڵەکان شاری ئەوە وامان لێ کردووە چکەمەمان نەبیستەوە خۆشبەختانە شوێنی خۆی گرتوێتەوە. دکتۆرە خان بابەتێکی تر هەیە بۆ نمونە لە 7 ساڵی باست لەوە کرد ددانەکانی پێشەوە کە زیاتر با بڵێن ڕووکاری دەمودان دەرەخەن لە مناڵانە ئەوەرن یاخود لە چن ئەکەون ددانی نوێ دروزە بێتەوە هەمیشەیشن چی واکات دانەکان لار بن ئێمە ئەبێت چی بە مناڵەکان بڵێن بۆی بتوانین ڕێنمایان بکەین ئەو حرەکاتە نەکەن دانەکانیان لار نەبن چکە زۆر جارە بینین لە مناڵانە دانێک دەرچوە بۆ درەوەیەکیان بۆ ناویان بەلای ڕاستیان بەلای چەپە. لاربوونی دان چەند هۆکارێکی هەیە لە مناڵیەوە کاتێککە دانەکان یان هەنێ مناڵ خۆی پەنجەمژینی هەیە پەنجەی ئەمژێ یاخود مەمکەوشکە بۆ ئەو مناڵەکە ژیر بێ مناڵی وهەیە زۆر گرینەوەکە هەتاوەکو 2 ساڵ 3 ساڵیش تا ڕادەیەک باش نییە بەڵام ئاساییە ئەگەر بتوانانی ڕێگری لێ بکەیت بۆ ئەوەی نەهێڵی دانەکان بێنێ پێشەوە بە تایبەتی شەویلگەی سەرەوە کاتی مناڵەکە پەنجەی ئەمژێ یانی جاریوە 2 پەنجەی ئەمژێ بۆ کاتی خەوتن بۆ کاتی بەتاقەتی بۆ کاتی گریان مناڵمان هەیە هاتوو بۆ لامان تا تەمەنی 7 ساڵ 8 ساڵ پەنجەی مژیوە هەموو شەویلگەی سەرەوەی بە تایبەتی یێتە پێشەوە تەسکە بێتەوە ینی زۆر بۆ دەرەوە ئەمیش ئەگەریشکانی دانەکانی زۆر زیاترە یاخود عەزێتی بەرکەوێ لەبەر ئەوە بۆ ئەوی ڕێگری لەوە بکەین هەر مناڵ کە لە دایکە بێ بە تایبەتی هەوڵ ئایا پەنجەی بمژێ دەستی بۆ بەستی یاخود تا بتوانی مەمکەوشکە بەکار نەهێنرێ
ئەگەر بەڵام لە دوای حەو ساڵی شەر منە مەرحەلانە نازانم بیر نایەوەی مناڵی خۆم بەس یعنی بەکارێت تا دوای حەو ساڵیش مەم کەوت مناڵ هەیە ئەمە هۆکارێکە وەلار یان ئەوەی مەمە شیرەکە بۆ ئەوەی پێی ژیر بێ بەدەم نوێتی ینی دایک باوکەڵێ هەتاوەکو حەو ساڵیش شیری تێ ناکە بەڵام هەر مەمەکە ئەخوا ئێماواکە ئەم دانانی بێنە پێشەوە هیچ هۆکارێکی ترێ بێتەوەی ئەوەی خواردن بە یاخود جۆری بۆ ماوەی شۆکارە خۆت ئەم ناڵانی کە دایمە زمان لە دانیانێن دانێکی تازە هاتۆ زۆر زمانی لێ ئەات بۆ ماوەی شۆکارە بەڵێ یاخود مناڵە کاتی ئەکەوێ بەسەر دانەشیرەکە ئەکەوێ دانامیشەکە عزێتی پێگە ئەگەر بە زووترین کات چارەسەر نەکرد لاوانەیە وا بکە ئەو دانە درەنگ بێ یاخود دانەکەن چارەسەر نەکراوە نەکێشراوە دانامیشەکەیتە دەرەوە یاخود بۆ دواوە ئەڕۆ پێویستە پزیشکی پسپۆڕی ڕاستکردنەوەی ددان ببینێت. دکتۆرە چارەسەرکردنەکان لە منداڵە لە دانی منداڵە مەحدودە یاخود دەتوانن هەموو جۆرە چارەسەرێ بەکاربێنن هەموو جۆرە چارەسەرێکێ بە پێی نەخۆشەکە ئەگۆڕێ یعنی دەکرێت بۆ نمونە منداڵێک دانەکانی زۆر ناڕێک بێ با بڵین دانە هەمیشەیەکانی بێت لەو کاتیا تەلی بۆ دابنرێ بە نمونە بڵێ مناڵ هەیە تەمەنی 10 ساڵ بووی دائەندێ دەتوانێت سوودی لێ ببینێ بڵێ بەڵام پاگراگرتنی دانەکان زۆر گرنگە لە کاتی ڕاستکردنەوەی دانا ڕەنگە تۆزە بۆ منداڵ ناڕەحەتیش بێ ئەم پارێزگاریکردن لەم دانە بەمسەلەوە تۆزەکەوێتە ئەستوی دایک و باوک کە ئاگیان لێبێ کەواتە سەر پرسیارە جەهۆریەکە ئەمەیە کەی تەل بۆ دانی مناڵ دابنرێ بە پێی زانستی پزیشکی ددان بە پێی نەخۆش بۆ نەخۆش ئەگۆڕێ مناڵمان هەیە دانەکانی وا پێویستەکە تەمەنی 10 ساڵ بێ یاخود 9 ساڵ بێ ڕێکی بکەینەوە یاخود مناڵی وا هەیە شەویلگەی سەرەوەی بۆ پێشەوەیە ئیخوارەوەی بۆ دواوەیە ینی بە پێی نەخۆشەکە ئەگۆڕێ ناتوانین محدودی بکەین ئەم مناڵە بۆ ئەم تەمەنە یاخود ئەو جۆرە ناڕێکیە لەو کاتیا بکەوێتتر لەو کاتیای مناڵ کەیس بۆ کەیس ئەگۆڕێ نە بە شێوازێکی گشتی سەڕەنگە هەبێ مناڵێک دایکێک پێخۆش بێ هەر لە 8 ساڵی و دانی مناڵەکە ڕێک بیان بێخەبەر لە وێشتام دانانە ئەگەری هێنێکیان بکەون ینی تۆزە پەلەکردن چەندێک باشە یان هەروەکو چۆنەگە درەنگکردنیش خراپە مناڵە تاوەکو تەمەنی 10 ساڵ تا 12 ساڵ گەشی دانەکانی بەردەوامە ئەنی بۆ نمونە ئەم دوانی پێشەوە کەن ئەوە کە کێشی زۆربەی دایکان و باوکانە بۆ شتێکی زۆر لە نێوانیانە بەڵام کە دانەکانی تەنیشی ها دووردە پاڵی پێوە ئەنێ ئەو بۆ شایە نامێنێ کە دانە کەڵبەکان هات زیاتر پاڵی پێوە ئەنێ بە شوەیەکی ئاسایی بەڵام هەنێ حاڵەتی دەگمەنیشمان هەیە کە دانەکە پاش و پێشێکی زۆری هەیە پزیشکەکە ئێمە دڵنیان کە ئەوە چاک نابێ بە فیسیۆلۆژی و ئاسایی گەشەکردنی دانەکە لەبەر ئەوە پێویستە چارەسەری بۆ بکرێ بەڵام بە شوەیەکی گەشتی تا تەمەنی 12 ساڵ مناڵ دانەکانی ڕێک ئەبێتەوە مەگەرێکێک بۆ ماوەی بۆ نەدایکە و باوکەکە دانەکانیان تاو ناڕێکە لەبەرەوە سەردانیکردنی پزیشک لەمە شار هاتینە سەر و خاڵە کە 6 مانگ جارێ یاخود 3 مانگ جارێ پزیشکی ددان پێویستە مناڵەکە ببینێ بۆ ئەوەی هەر ئەگەرێکی نەخوازراوی یاخود هەر شتێکە تووشی دانی مناڵەکە بوو لێ ئاگادار بکرێنەوە زۆر ڕاستە هیچ چارەسەرێک هەیە بە ڕێگایەکی تر ینی سروشتی تر بێ بنمونە قاڵب بەیان شتێکی وە منداڵەکە بیکات پێویست نەکا کە پزیشک یاخود بە تەکنیکی زۆر قرس ئەم منداڵە چارەسەر بکرێت بۆ ڕاستکردنەوە بەڵێ حاڵەتی وامان هەیە بۆ نمونە مناڵێکە دانێکی زۆر لە دواوەیە ئێمە پێی ئەڵین ئەیش پێویستە پزیشکی پسپۆڕ ببینینەوە مناڵەکان یاخود دایکەکان بەڵێ چیلکەی چلورە هەیە پێ ئەڵین ڕۆژی 2 جار 3 جار ئاوازە خەتکالی و پاڵی پێوە بنێ ئیسفایی هەیە بۆ هەنێک نەخۆش بەتایبەتی بۆ ئەو دانانی کە مناڵانی کە دانێکیان بۆ ناوەیە زۆر لە دواوەیە پێێتە پێشەوە ئەیش بە چاودێری پزیشک و متابعەکردن ئەبێ بیبینینەوە نەوەک زۆر دوای ئەو هاتووشە کردی بێتی بەخۆ کێشانی دانی مناڵ لە چه کەیسێکە ئاساییە و لە چه حاڵەتێکیشا خراپە و کاتینیەدان هەڵکێشین کێشانی دان ئێمە تا بتوانین دان ناکێشین بەڵام ئەگەر شیریش بێ هەنێ نەخۆشیێنە لامان مناڵەکە دانەکەی پێویست بە کێشان ناکات تەمەنی 3 ساڵە ینی خرێکەی وێرانە ئەزانین کە زۆر خراپە پێویست بە دەمار بڕین ئەکا بەڵام نابێ بیکێشی لەبەروی داناویشەیەکی دوای ئەو درەنگێت یاخود مناڵەکە زەعیفە خۆی نانی پێ ناخورێ ئەمە دانێکی ژنی بڵین تەنها یەک دانە و ئەتوانین بیکێشین جاریها 6 دانی ئاوا هەیە لەبەر ئەوە نایکێشین ئێمە بۆی وا ئەکەین کە دایک و باوکەکە تێبگا لێمان کە ئەم دانە پێویست بە دەمار بڕین و پڕکردنەوە و دوای ئەوەش کیفمان هەیە کیفی ستیلمان هەیە کە بە مناڵەکانی خۆ بە دایک و باوکانەڵم پێڵین کیفی سپایدەرمان زۆر بەقووەتە ئەخێنە سەر دانەکە نەخۆشمان هەبووە تاوەکو 3 ساڵ 4 ساڵ تاکەتنی کەوتنی دانەکەش هاتۆتە ئێمە کیفەکەمان بۆ لا بردووە
یاخۆ بە شێوەیەکی ئاسایی کەوتووە لەبەرەوە دانی شیری هەتاوەکو پێویستکە ناکێشین مەگەر مناڵێک ئێمە کاتێککە تیشکی بۆ ئەگرین دڵنییا ئەبینەوە کە ئەو دانە پڕ نابێتەوە هیچ چارەسەرێکی نییە ناچارە بینکە بیکێشین و ئەگەر پێویستیشی کرد پارێزەرمان هەیە بۆ هێشتنەوەی بۆشایی ئەو شوێنی کە کێشاومانە بۆی داانینەوە. ڕاستی لەو چەند خولەکە کەمی مامانان من دیسان ئەگەڕێم و بۆ سەرەتا ئاماژت بە بابەتێکی زۆر گرنگ کرد دیسان وەکو هۆشیارێک بۆ دایکان و باوکان دەچینەوە خاڵی یەکەمی پێش هاتنی دانەکە دەمەوێت تۆزێک بە وردی و بە چڕیتر ڕێنمایی ئێمەش و دایکان و باوکانکی بۆ پارێزگاریکردن لە دانی مناڵەکانیان تەنانەت هێشتا کە سەرەتای هاتنی دانی یەکەمی شیریە. ڕێنماییمان بۆ دایکان و باوکان ئەوەیە کە دانە شیرەکان لە پێش هاتنیانەکو باسمان کرد پێویستە پا بکرێنەوە سەرڕووی پوکەکە لە دوای هیچ مادەیەکی سوود بەخشێ لەوێ ئاسایی بێزیان لە مناڵەکەنەوە بەلۆکەیەک تەمەنی ساڵ پێویست ناکە هیچ جۆرە هەویرێکی دان بەکاربێنرێ دوای ئەوەش هەویری دان ئەتوانین بەکاربێنین بەقەدەن کە برنجێ ئەخینە سەر فڵچەکە مناڵەکە قوتیشی با زۆر ئاساییە کاتێک ئەویش فڵچەیەکەیە کە ئەیکیتە پەنجە چکە مناڵ لەو تەمەنیان ناهێڵە دانی بۆ بشۆرێ زۆر بەرگریەکی زۆرەکە بۆ دانشۆردن ئەکرێتە پەنجە جوان جوان دانەکانی بۆ پا ئەکرێتەوە سەر و خوار خرێکان بۆ ئەوەی کە کلۆر نەبێ و لەگەڵ ئەوەشە نەهێڵی مناڵ بە شیرەوە بخەوێ بە مەمەوە بخەوێ یاخود بە تایبەتی دوای 2 ساڵ هەڵبین تێری کەین دانی بۆ بشوین ئەنجابی خوێنین و شتێکی تریشمان هەیە هەنێ مناڵ داوای چا یاخود شەربەتەکە لە ناو مەمەکەیە کاتێک بۆ ئەخەوێ شەکلێکی زۆر زۆری تایە یاخود ڕۆژانە بەدەمیەتی ڕۆژی 3-4 جار ئەیخوا بەردەوام ئەو شەکری ناو چاکە یاخود شەربەتەکە بەردانەکان ئەکەوێت و زیانێکی زۆر بەدانەکان ئەگەێنێ لە بەرەو ڕێنماییمان ئەوەیە کە بە هیچ جۆرێ چاو شەربەت نەخەنە ناو مەمەوە هەتا ئەتوانن لە دوای 2 ساڵ ئەگەر دایکەکە شیری خۆی با بە مناڵەکە یاخود شیری قوتوش بێ مەمەکەی لێ بگرێتەوە وردە فێری پەرداخیان بکەن لە بەروی کاتی ئەو شیر ئەمێنێتەوە بەسەردانەکە کلۆریەکی زۆر و ناڕەحەتێکی زۆر بۆ دایک و باوکەکە و مناڵەکەش دروستەکە و بۆنێکی ناخۆشی ناودەمیشێت ئەو کلۆریە بە تایبەتی کە مەمە ئەخۆن دانەکانی سەرەوە کلۆرە بنچکە زمان دانەکانی خوار و ئەپارێزێ لە بەرکەوتنی دانەکانی سەر و زۆر کلۆرە بن. زۆر سپاس بۆ دکتۆر ڕەنگین محەممەد دڵنیام کە دایک و باوکان زۆر سوودیان لە بابەتەکە بینیەوە هیوادارین لێرە و کاتێکی باش و کۆمەڵە زانیاری باشمان بە بینەرانمان گەیاند بێت سپاس دەکەین. بەڵێ دەست خۆش بێت دووبارە دکتۆر خان.